بە خۆشحاڵیەوە ئەمە دووەمین ساڵە ئیڤێنتی ڕەمەزان سازی ئەنجامەدرێ. ئامانج لەم ئیڤێنتە ئەوەیە کەوا خزمەت بە ئەو چین و توێژانە بکرێ بێجیاوازی لە گەنجەوە، لە خێزانەوە، لە بەتەمەنەوە، لە تەواوی ئەو کەسانی کە خوازیارن چۆن خۆیان ئامادەکەن بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز لەلایەن کۆمەڵە مامۆسای عەزیزەوە، کۆمەڵە مامۆسای بەڕێز کەوا هەمویان بۆ خۆیان لە اختصاسێکە لە بوارێکە قسەیەکی جوان و پوختەکەن بۆ ئەمیان ئەزانە کە دێن وێرە و هاوکات ئێمە گرنگە بزانین چۆن بۆ مانگی ڕەمەزان خاوەن پەیام بین، خاوەن بەرنامە بین، چۆن ئەم مانگە بکەینە مانگێکی خێر و بەرەکەت بۆ خۆمان، بۆ ژیانمان، بۆ خێزانمان، بۆ چواردەرمان، جا بە قسەکانمان بێ، بە هاوکاریەکانمان بێ، بە سوودبینین لە تەواوی ژیانی خۆمان. مانگی ڕەمەزان مانگێکی کورتە، بەڵام لەم مانگە کورتەدا ئەتوانین زۆر شتی جیاواز بگۆڕین لە عیبادەتەوە بگرە، لە بابەتی خزمایەتی و لە بابەتی کۆمەڵایەتی و لە بابەتی بەسەرکردنەوە لە زۆر شتی جیاوازە. بۆیە ڕەمەزان فێرمانەکە لە ماوەی یەک ساڵدا دێتە میوانی ماڵەکەمان، بەڵام فێریۆمانەکە مانگێک پڕ بەخۆی خزمەت بین، خزمەتی ئەو پەیامە بکەین لە ئەنجامی شاشادێکی جوان وەرگین کە ئەویش بە جەژنە خەڵاتمانەکە. بۆیە خوازیارین ئینشاءالله مانگی ڕەمەزان بێتە مانگی خێر و بەرەکەت و پەیامی ئەم پرۆژانش بۆ ئەوەیە زیاتر خۆمان ئامادەکەین و ئەم پرۆژانە پێویستە بەردەوام هەبێ لەبەرەوەی کۆمەلگا پێویستی پێی بەتایبەت لە سەردەمی ئەمڕۆدا. دەرەتانیان نییە کە بەخەبەرن کە شوێنی حەوانەوەیان نییە کە لەژێر تەنزەوبارانە چۆن ئێمە خۆمان دەوروبەرمان دامودەزگای دەوڵەتمان ڕاستپاردووە ئامادەی بکە بۆ ڕێزگرتن لە مانگە خۆمانی لێ دوورخینەوە وەکو دوو جەمسەری موناتیسێک دوورەکەبینەوە نزیک نابینەوە ئومێ دەکەم دەبێتە من ڕەمەزان بۆنیەکی تایبەتمەندی مسلمانانەکە خۆشبەختانە ساڵانە دووبارە دەبێتەوە و هەموو ساڵێک ئەتوانم بڵم بە بڕوتینەوە مسلمانانی کورد پێشوازی لەم بۆنە ئاینێ دەکەن. زۆر لامان گرنگە کە بە گەنج و بە خێزان و بە خانەوادەکان بڵین کە ڕەمەزان ڕەنگ ڕاستە لەلایەکەوە عیبادەتە، بەڵام لەلایەکی ترەوە دروستکردنی ئیرادەیە، دروستکردنی کەسایەتیە و گرنگیدانە بە لەشساغی و بە تەندروستی و گرنگیدانە بە فەقیر و بە هەژار و بە نەدار و بە چواردەوە. بۆیە ڕەمەزان ئەتوانم بڵم تێکەڵەیەکە کە لەلایەکەوە مرۆڤ بۆ خۆی ئەتوانێت سوود وەرگرێ بۆ خێزانی، بۆ خانەوادەی، بۆ چواردەوری، بۆ کۆمەلگا. ڕەمەزان سازی لە زمانی حاڵ دەیەوێت بە گەنجە جوانەکان و بە خێزان و بە خانەوادە بڵێت کە ئەکرێت ئەم بۆنە بخۆزینەوە بۆ باشترکردن و چاکترکردنی هەموو لایەک، سەربەرز و سەرکەوتوبن لە هەموو لایەک پیرۆز بێت. کاتی دیاریکراوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە تۆ بێ و پابەندیە جێبەجێ بکەیت بۆ دەتوانم بڵێم کۆکراوەی هەموو ئەوەکانی کە لەسەر شینەن ئەرضە یەریثوها عیبادی الصالحون لەبەر ئەوە باشەکان ئەمێننەوە. باشەکان نابێت زوو لە کاروانەکە بێنە دەرەوە، زوو ماندوو بن. بسم الله الرحمن الرحیم. مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان ئەو خێروبێرەی کە پێوێتی بەهۆی قورئانەوەیە. بۆیە من وەکو مامۆستایەکی ئاینی وەکو بانگخوازێک لە هەرێمی کوردستاندا داوا لە مسلمانان دەکەم، لە گەنجان، لە بەتەمەنەکان، لە دایکان، لە خوشکان، سوپاس بۆ خۆی پەروەردگار میلەتی ئێمە هەمووی ڕووی کردووەتە قورئان. بەڵام قورئان شەر نییە تۆ لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانە 5 ختم بکەی، 3 ختم بکەی، دەتوانی ختمێک بکەی، بەڵام بە لێوردبوونەوە، بە تەدەبڕەوە، بە تێفکرینەوە. باشترین عیبادەت خزمەتکاری قورئانە، لە خزمەت قورئاندا بوونە. جار هەیە ڕۆژێک تەنها لەسەر ئاەتێک بوەستە، ئەو هەموو تەفسیرەمان هەیە، ئەو هەموو سۆشیال میدیای هەیە، بگەڕێ بەدوی ماناکانە لە دەریای فراوانی قورئاندا بەهرەمەند بین، هەموو خێر و بەرەکەتێک ئینشاءڵڵا ڕوو لە خۆمان، ماڵ و منداڵمان، وڵات و نیشتیمانمان دەکات. میوانە بەڕێزەکان، ئامادەگوانی خۆشەویست، نیوەڕۆتان باش و کاتەکاتان پڕ لە خۆشی و شادی بێت. ئەوەی داوامکردن کەم بێتەوە، نابێ بەرهەمی تۆ کەم بێتەوە، نابێ ئیشکردنە کەم بێتەوە، نابێ خەوت زیاد بکە. بەناوی خی گەورە میهرەبان، تاوان ئەم کۆڕ و کۆبوونەوانە لەم سەردەما زۆر زەرورە، چونکە گەنجانمان، لاوانمان، لە کچانمان، لە کوڕانمان پێویستیان بەوەیە، یعنی وەگەڵێ لە ڕووی ئیمانەوە قسەیان بۆ بکەیت، لە ڕووی عەقیدەوە، لە ڕووی پەروەردەوە، تا نەبن بە خۆراکی فەسادی ئەم سەردەما. ئەو مامۆستا بەڕێزانەی کە تەجروبەی ژیانیان هەیە لە ڕووی دینداری، لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئەو عیلم و معنیفەتی خوا داوێ پێیان، وا باشە ئەم گەنجانە کۆ بکەینەوە قسەیان بۆ بکەین، بەڵکو ئیشەڵا سوودێکیان پێ بگەێنین. بەڕاستی ئەو گەنجانی کە لە دەوری مامۆستایانی ئاینی و بانگخوازان و کەسانی باش کۆ ئەبنەوە، جێی خۆیەتی جێی تەقدیر و ڕێزی هەموو لایەکمان بن، چونکە بەڕاستی ئەمانە نەوەی دوا ڕۆژن
هەتا گەنجانمان ڕوو لە چاکە ڕوو لە باشە ڕوو لە دین و پەیامی خوابن دڵنیابن کۆمەلگا بەرەو باشە ئەچێ جێ خۆیەتی سوپاسی ئەو کەسانش بکەین کە ئەم کۆڕ و کۆبنەوەیان کردووە ڕەمەزان سازیمان بۆ ڕۆشن بکەن سوپاس بۆ ئێوە کاتی خۆتان بەخشی و بانگێشتی نیوزپێرتان قبوڵ کرد